ئیمڕۆ لە ڕۆژی لەبەرکردنی جیلوبەرگی کوردیدا ئەم بۆنەیەمان بەرز ڕاگرت هەموو قوتابیان و مامۆستایان بە جلی کوردیەوە وانەکانیان بەردەوام بوون لە وانە وتنەوەیاندا و لە هەمان کاتیشدا پێشانگایەکمان بۆ قوتابیەکان عرض کردووە لێرەیە. جلی کوردی مالەکە لەبەر کردووە ئەمە دەی سێ ڕۆژی جلی کوردیە ئێمە من هاوڕێکانمان لەبەرمان کردو و شانازی بە نەتەوەی کوردەوە دەکەین. أبرك مال زانكوي وقت هر جاكي ديتر كردستان ما رجع جيك كردي صح كده و براسي جالك چالاكيا و بركرنا جيك كردي سر أست زانكوي وقت ما مستوى قطابي و فرمانبر أو رجع بيروز بين براسي چونكي أف جلگه جل راسناتي كرد و نشانه كرديني یا جل پشمرگه هم همه زانين وی جلی پشمرگه و کردستان هاتیان یاسین. از گلک کیف خوشم هسته که جوازه از به روز همی کرده پیروز گم روزه گاه تایبت براستی جه بیت سخت کردن گلک باشه و روزه دو پدوی سر هر کرده که روز جلبرگت کردی همی که جلگت کردی بکنه برخود دو همی که یعنی همی والله جی بزانن افریقا روزه گاه تایبت بما کرده ام جلگت کردی برخوب که ئەم ساڵە چێش بەبوونەی ڕۆژی ڕاپەڕینی دەڤەری سۆران بەگشتی و ڕۆژی جلوبەرژی کوردیە 30 ساڵ بەسەر تێپەڕینی ئازادکردنی ناوچەکەدا تێدەپەڕیتن ئەم ڕۆژ هەر بەم بۆنێەوە هەستین بە ئەنجامدانی چالاکیەک بە چاندنی سی درەخت بەم بۆنێەوە و هەروەها نمایشکردنی چەند وێنەیەکی بەڕێز خواڵێ خۆش بوو دکتۆر فەرسەد سۆفی کە پارێکە بەداخەوە ئەمڕۆ لەگەڵمان وەکو شەخسی خۆم پێناسەی نەتەوەی کووردە لە هەر جێک ڕەمزەکە بۆ ملەتی ئێمە کە بەداخەوە ساڵانێکە هەرچەندە پۆشینی ئەم جلوبەرگە ڕوولەکەمیە بەڵام دەکرێتن ئەگەر هەر نەبیتن لەم ڕۆژە بکرێتە ڕۆژێک کە فەرز بکرێت بەسەر تاشی کورکە جلوبەرژی کوردی بپۆشیتن. ئەمڕۆ وەکو ئافرەتێک بە جلی کوردیە بۆ یادکردنەوەی ڕۆژی جلی کوردی لێرە یادی دەکەینەوە بەڵام زۆر بەداخم کە تەنها یەک ڕۆژ دانراوە بۆ ڕۆژی جلی کوردی یعنی داواکارم کە جلی کوردی وەکو جلێکی ڕسمی ڕابگەیەندرێتن چونکە یەک ڕۆژ پێم وابێ زۆر کەمە بۆ جلی کوردی.